ئامانج لە پەیمانگە هونەرجوانەکان بەشی موزیک کە لە سەعادەتی کەمانچەمە بەڕاستی زۆر گرنگە کە ئافرەت ڕۆڵی هەبی لەلایەن هونەرەوە. ئێستا هونەر تا حەدێک کەم ئەوە کراوە پێشگوێ خراوە، بەڵام پێویست دەکا ئێمەژن ئێمە ئافرەتان زیاتر پەرە بدەین بە کارە هونەریەکان و زیندوکردنەوەی ئەو کەلەپورانی کە پێشتر هەمان بۆ گۆرانی قەدیمەکان پێویستە زیندیان بکەینەوە. ئەمڕۆکەش کۆنسەرتێکمان ڕێکخست کە بە سەرپەرشتی مامۆستا ئارەزوو کە زۆر پێمان ویلا بوو کە پڕە مامۆستایەکە کە زۆر پڕە لە ئەزمون، پڕە لە مامۆستایەکی باش، زۆر نەرمونیان لە گەرمان، زۆر هونەر لە زۆر شت پێک دێ. بەڕاستی عنی هەر کاتێک گوێ لە گۆرانیەک دەبی بەڕاستی کاردانی هەدەبی لەسەر هەستی مرۆڤ زۆر هونەر گرنگە. پێویستە تازە چوتمە ناو هونەر کە مەرحەلەیەکی پێمانگە هونەرجوانەکان ئالەتی کەمانچە مەرحەلەیەکم تازە چوتمە ناو هونەر ئینشاڵڵا پەری زیاتری پێ دەموو دەمێت ببم بە کەمانچە ژنێکی لێهاتوو. دەبێ سەرین حەمدوڵڵام خەڵکی باڵەکەتیم ئەوڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد لەو کۆنسێرتە دەست و پەنجەی هاوڕێکان و مامۆستا ئارەزووش خۆش بێ بۆ زۆر سوپاسی سەرۆکایەتی زانکۆشەکی هیوادارمەم کۆنسێرتانە بەردەوام ببن و هونەریش زیاتر پەری پێ بدرێ بە تایبەت لەلایەن ئافرەتانەوە. زۆر سوپاسی هەموویان دەکەم. سەپۆرتی مامۆستاکانم خۆشم بابیشم پێشی لەناو تیپ و مۆسیقاوشدا بوو لێمش بە خۆشحاڵیەوە توانیم بەشداری و کۆنسێرتە بکەم ئینشاڵڵا بەردەوامیشە بین. بوومە موزیسیان خەریکی گیتارم ئێستا گیتار فێرە بووم لەو پرۆسەی فێربووندا و ئینشاڵڵا لەوانەشە گۆرانی بڵێ. ناوم شیا دەریا وەکو بەشدار بووێت وەکو میوانێک لەم کۆنسێرتە بەڕاستی خۆشحاڵ بووم و بەڕاستی بەلای منەوە وایە وا جوانە وا کولتورەکەمان بەرەو پێشەوە دەچێت کە هەمیشە گرنگی بە هونەر بدەین، هونەر بەشێک بێت لە ئێمە و لە هاکە کوردستانە. دلوبەرگی کوردی ئافرەتاندا ئێمە هەمیشە هونەری جوان دەبینین، هەمیشە ئەو هونەر جوانان دەبین کە ئافرەتانی کورد لە کۆنەوە هێناویانە. کاتێک کە چەند پارتەیەکیان بەسەر یەکتردا لەبەر کردووە ئیتر ئەمە خۆی لە خۆیدا هونەرێک بووە، بەڵام نیشاندانەکەی زەحمەت بووە کە ئێستا کاڵیش بۆتەوە. ئێستا ئێمە زیاتر ڕوومان کردوتە هونەری ئەوروپی، زیاتر جلکی دەرەکی لەبەر دەکەین، بەڵام هیوادار بگەڕێنەوە بۆ سەر کولتورەکەی خۆمان و گرنگی پێ بدەینەوە. هونەری کوردی قاڵبێکی ئەوەندە بەرزی هەیە کە نامانەوێت بە شێوەیەکی ناشرین دەربخرێ. بەڕاستی تەنیا ئەوەندە شێم بۆتان هەیە کە هیوادارم هونەری کوردی بە لاڕێدا بە ناشرینی و بە پیسی نەڕوێنن.